وەزارەتی ئاودانکردنەوە زۆربەی زۆری فەرمانگەکان ڕەشیق کرانەوە و پەیکەرەکانیان دەستکاری کرا و چاکسازی تیاداکرا و زۆرێک لە فەرمانگەکان دەمج کران و ژمارەیەک لە فەرمانبەر کار ئاسانی بۆ کرا بۆی مۆڵەتی بێموچە وەرگێکە نزیکی 600 ملیۆن دینار ساڵانە لە موچایە بەڕاستی کەم بۆتەوە قورسایی لەسەر وەزارەت. هەروەها لە چەند بوارێکیش هەوڵمانە ڕسومات پیا بکەین وەکو داهاتێک بێ لە بواری قەپانەکانە لە ویزگەکانی کێژ ڕسومێکدانرا کە ئەو پارەیە ساڵانە بە 6 ملیار دینار مەسەنداکرێ و ڕێژەیەک لەو پارەیە بەکار ئەهێنرێتەوە هەم بۆ بواری قەپانەکان خۆیان هەر بۆ سیانە و چاکردنەوە ڕێگاوبانەکان کە دوجار بە چاکی و بەباشی ئەشتێتەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان. لە ڕاستیدا وەزارەتی ئاودانکردنەوە وەزارەتێک نەبووە داهاتی هەبوو بێ لە ڕابردووەدا و تەنها وەزارەتێک بۆ جێبەجێکردنی پرۆژەکان بۆیە ئێمە ئێستا چەند پرۆژەیەکمان پێشکەش کردووە کە بتوانین ڕسم و سەرچاوی داهات پیاکەین. هەندێکی ڕەزامەندی لەسەر کراوە هەندێکیشی ماوە لە بواری وێزگەکانی کێشاوەکو باسم کرد ئێستا کەوتۆتە ژێر جێبەجێکردنەوە داهاتەیە لە حدودی 6 ملیار دینار ساڵانەیە. لەسەر تاسەری هەرێمان نزیکی 30 هۆبە و بەشمان کەم کردوێتەوە لە پەیکەری دیوانی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی لە پارێزگاکانی هەرێما هەروەها نزیکی 10 دائیرە بچوو کراوەتەوە دەمج کراوە و ئێستا لە حدودی 6500 فەرمانبەر لە وەزارەتی ئاودانکردنەوە هەیە کە بە پێی پێوەری نێودەوڵەتی ئیداری وەزارەتێکی ڕەشیقە.